زیاتر و زۆرتر بێ لەگەڵ دەستگای میدیایی کورسات و هەروەها ناوەندی بەرهەمهێنانی هونەری زەنێ هەوڵمان داوە درامایەک دروست بکەین بە ئامادەبوون و بە کۆکردنەوەی کۆمەڵی هونەرمەندی ئازیز و خۆشەویست. دەستپێکی مەراسیمەکەمان دەقیقەیەک وەستان بۆ گیانی پاچی شەهیدان پاشان دەست پێ دەکەین. زۆر سپاس. سپاسی جگە لە هونەرمەندانی بەشدار بوو ئەو هونەرمەندە ئازیز و خۆشەویستانە بەرپرسانی حکومی کە لێرە ئامادەن. دەستپێشی مەراسیمەکەمان پێمان خۆشە دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی وتەیەکی هەیە بە ڕزێم بفەرمێ. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، بەڕێزان ئامادەکار و ئامادەبوانی بەڕێز، هونەرمەندانی خۆشەویست، کەناڵی کورسات کە ئەرکی بەرهەمێنانی بڵاوکردنەوەی ئەم بەرهەمەی لە ئەستۆ گرتووە، ناوەندی بەرهەمێنانی زەنێ کە ئەرکە دارایەکان و ئەرکە هونەریەکانی ئەم کارەی لە ئەستۆ گرتووە، دەرهێنەر و نووسەر و سیناریست و ئەکتەرە بەڕێزەکان، هەموو خۆشەویستانی کە بە هەر شێوازێک بن لەم کارە درامیە نوێیە بە ناوی سەمەرە بەشداریتان کردووە، بە ناوی پارێزگای سلێمانیەوە پیرۆزباییتان لێ یەکەین، پشتیوانی خۆمانتان بۆ دووپاتەکەینەوە، دڵنیاتانەکەینەوە کە لە کاتی تۆمارکردن و وێنەگرتنی دیمەنەکانی ئەم درامایەدا چ ئێمە چ بەسپاسەوە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری پارێزگای سلێمانی وەردام و دەستگاکان لە حکوومەتی خۆجێیی سلێمانی لە هەموو ئاستەکانە بە دڵنیاییەوە هاوکارتانە بن، هەماهەنگتانە بن، پشتیوانتانە بن و هەرچیەک بۆ ئێمە بکرێت بۆ ئەم کارە هونەریانە بە دڵنیاییەوە پشتیوانە بین. درامایە کە تعبیر لە دەرد و داکانی خۆمان بکە، گزارش لە دنیابینی ئێمە بکە کە بە دڵنیاییەوە دراما فێرگەیەکی کۆمەڵایەتی گەورەیە، ئەو شوێنەیە کە تایە ئێمە ئەتوانین دەردەکانمان دیاری بکەین و دەستنیشانی بکەین، تاپۆکراوەکان بە پێی گۆڕانی کەلتور و گەشەی کۆمەڵایەتی جارێکی تر بخەینەوە سەر شاشەکان، بیرکردنەوەی خەڵک بە ئاراستەی باشا بگۆڕین، چارەسەری ئەو دەردانە بکەین کە کۆمەلگاکەمان هەیەتی وەکو پێگەیەکی گرنگ بۆ گەشە پێدانی کۆمەڵایەتی، نەکتەنیا لایەنە هونەریەکەی بۆ ئێمە گرنگە، چ بۆ دام و دەستگای دەوڵەت گرنگە، چ بۆ هاوڵاتیان گرنگن، چ بۆ ئاستە هونەریەکەی ئێمە کە تووشی دابڕان و بۆشایی و گاپێکی گەورە نەبین وەکو لە ڕابردووە بەدیمان کرد گرنگە، چ بۆەوەی ئەڵتەرناتیڤێکمان هەبێ بۆ هەموو ئەو درامایانەی کە بە بیرکردنەوەی ئێمە بە پێی کەلتوری ئێمە بە پێی ڕەسەنایەتی ئێمە بە پێی کێشەکانی ئێمە دروست نەبوون و خۆتان ئەزانن چ بارودۆخێکی ناهەمواریان بەسەرم کۆمەلگایە هێناوە، ئەگەر بچنە دادگاکان، ئەگەر بچنە شوێنە گشتیەکان، ئەگەر باسی دەرفەتی کار بکەین بژانەوە بکەین، ئەزانن کە لە ڕێی ئەوانەوە تەنیا لە بۆ پێناوی مارکێتینی هەنێک درامایە و لە پێناوی بینەرپەیاکردنی هەنێک کەناڵە چ بارودۆخێکی کۆمەڵایەتیمان دروست کردووە. ئەگەر تیرۆر هەڕەشەیەکی جددی بێ بۆ سەر هەموو مرۆڤایەتی، ئەوەی کە مەترسی هەرە گەورەیە بەڕاستی تیرۆر نییە، بەڵکو ئەو تێکدانی ئاسایشی خێزانە، ئاسایشی کۆمەڵایەتیە و تێکدانی ئارامی دەرونی تاکەکانی کۆمەلگایە کە سەلیقە و ئینتیما و حەز و خولیا و بیرکردنەوە و داهێنانیان بە ئاراستەیەکی بوزگەراییە بڕوە. ئێمە بە تەکید ئیستاوەک و قۆناغی دوای هەردوو جەنگە جیهانیەکە ئەژین عەبەسێتێکی گەورە ڕووی لە کۆمەلگاکان کردووە، هەر ئێمەی نەگرتوێتەوە. ئەو کۆمەلگانی کە زۆر پێشکەوتون جیرۆدەی بوون، جا کۆمەلگایەکی وەکو ئێمە بە دڵنیاییەوە جیرۆتەترێ بێت، چکە دەرد و دا و کێشەکانی زۆر لەوە زیاترن کە من لێرە بەبیری ئێوەی بێنمەوە. ئەم کاکڵە و پوختە و دەستە بژێرە ناوازەیی هونەرمەندانی ئێمە کە لە بواری درامایە و لەم شێوەی درامایە کاریان کردووە کۆکراونەتەوە، چ لە هەولێری خۆشەویست بێ، چ لە سلێمانی بێ، کە هونەر بەڕاستی وەکو ئاین، وەکو ئایدۆلۆجیا، وەکو ئەفسانە، وەکو ئەندێشە، وەکو ئەدەب بڕوای بە جوگرافیا و بە کات نییە، بڕوای بەوە هەیە کە تێکستێکی نەمرا ئەتوانێت بمێنێتەوە. بۆیە بەڕاستی جێی دڵخۆشیە کە دەستە بژێرێکی ناوازە لە هەموو هونەرمەندانی کوردستان لەم کارەیە بەشداریان کردووە. من جگە سوپاسم بۆ هەموو لایەنانی کە لە پشتی ئەم کارەوەن، سوپاسی زۆری بەشداری ئێوەکەم کە هەمووتان بەیەکەوە لەسەر تێکستێک، لەسەر کارێکی درامی هاوبەش کە خەمی هەموو کۆمەلگاکەی ئێمە لە هەرێمی کوردستانە باسەکات کۆبوونەتەوە. و سوپاسی زۆرم پێشکەشی بدای بەڕێزم کاک
عەبدولغەفار عەبدوڵڵاکەم وەکو خاوەنی ناوەندی بەرهەمهێنانی هونەری زەنێ کە لەم دۆخە پڕ قەیراناوی و بار و دۆخە دارایی و ئابووریە نا هەموارەیە ئەو ڕستکەی کردووە و ئەو سەرکەشی کردووە بۆ ئەوەی کە وەکوتم بتوانێت لە ئیستاە کارێکی ناوازە بکەن. من دڵنیام بەهرە و تواناکانی بەهرەمەندان و هونەرمەندانی ئێمە ئێوەی خۆشەویست زۆر گرنگە. ئێوە خۆتان بەشی زۆرتان شایەت و بەشداری پیسکەی تەرپیرن لا نەوازانن کۆی ئەو تێکستانن بە تەنەکە بە سەلەی نانکەر تاکو بە ئاوایی بێکەسە تا بە هەر کارێکە ئیشتان تیا کردووە دڵنیاتانەکەم کاریگەری زۆر گەورەی لەسەر زەمینی ئازادی پارێزگاکەی ئێمە هەبووە لەسەر ڕەخنەگرتن هەبووە لەسەر گەندەڵی هەبووە لەسەر حکومەتی ڕەشید هەبووە زۆر گرنگە ئەو جورئەت و بوێریە لە تێکستەکانە لە ئەداکردنە لە کارە هونەریەکانە ڕنگ باتەوە پێش هەموو شوێن و کەسێک ئێمە ڕەخنە بکەن و باس دە و دەردوودایانە بکەن کە ئێمە هەمانە لە ڕۆتین لە دەمەوەنە چوونی خەڵک لە کاتکوشتن لە نەبوونی بەرهەمهێنان و کاتێکی بەرهەمدار لە دام و دەستگاکانی دەوڵەتە لە کەم تەرخەمی لە هەر خاڵێک کە ئێوە بە سلبیەزانن ئیجابیەکان باز مەکەن ئەرکمانەکە خاڵە ئیجابیەکانمان هەبێ بەڵام گرنگە لایەنە سلبیەکان باس بکەن و بیانکەن بە نمونەیەک نەکتەنیاوەکو ساتیرێک بۆ پێکەنین و تەواو کاتێکی تیا بە سەربەرین و سەرمان بە دراماکان گەرمکەین نەخێر بەڵکو بێ وەکو فێرگەیەکی کۆمەڵایەتی هاندەرمان بن بۆ ئەوەی ئەو گرفتانەی هەمانە بەدەستی خۆمان چارەسەریکەین. درامای وڵاتان بەپێی کێشەی وڵاتەکانی خۆیان و کۆمەلگاکەیان کاری گەورەیان لەسەر مەوادی مخەدیر کردووە لەسەر زۆر کار کردووە. ئێمەش و کۆمەلگای نێودەوڵەتیش ئیستا بەدەست تیرۆرەوە بەدەست مادەی هۆشبەرەوە بەدەست ڕەوتەتون ڕەوەکانەوە کە هەر ئیتیجا هەبێ جا دینی بێ یا غیری دینی بێ ئایدۆلۆژی بێ ژیرۆدەین بەدەست کۆرۆناوە بەدەست حکومەتی فاسیدەوە بەدەست ساختەکاریەوە بەدەست گەندەڵیەوە کە من دڵنیام ئێوە دەست پێشخەرن و ڕێبەرن و ئەو چلایانن کە لە پێش کۆمەلگاکەوە بەردەوام ڕۆشتون و کۆمەلگا ئاراستی ئێوە و ڕێگای ئێوەی گرتووە بەردەوامە بن. جارێکی تر پیرۆزبایی لە هەمووتانەکەم پشتیوانی خۆمان دووپاتەکەینەوە ئومێدی سەرکەوتنتان بۆ خوازم ئومێ دەکەین لە ڕەمەزانە کە ڕۆحەکانمان پاگەکەینەوە بیر و هۆش و ئەدا و جوڵە و کردار و ڕەفتاریشمان بە دراماکانی ئێوە بە بوچۆنەکانی ئێوە بە خستنە ڕووی ئەوانەی کە ئێمە خۆمانی تیا ئەبینینەوە و تەقەموسیەکەین پاک بکەینەوە ئێوەی خۆشەویستی شاد و سەربەرز و سەرکەوتوو بن. زۆر سپاس بەبارە دکتۆر هەڤاڵۆ بکر پارێزگاری سلێمانی. بەڕێز بەڕێبەری گشتی ڕۆشنبیری سلێمانی بە سپاس وەرە لە ئامادەی دکتۆر محسین ئەدیب با بفەرمێن. زۆر سپاس بۆ جەنابیشت سپاس بۆ کاک دکتۆر محسین. بەڕێز کاک نیاز نووری نەقیبی سەندیکای هونەرمەندانی کوردستان با بفەرمێن. ئامادەبانی خۆشەویست هونەرمەندانی عزیز دوای نیوەڕۆتان باش. خۆتان نەزانن ئەو شاڵاوی کە درامای دۆبلاژکرا و ڕووی کردووەتە هەرێمی کوردستان بە تایبەتی لە زۆر لە کەناڵەکانەوە وەکو ژەهرێک کۆمەڵێک کێشە و دەردی کۆمەڵایەتی دروست کردووە. ئێمە لە چەندان مناسبەتی کە شاباسی ئەومان کردووە کە ئێمە وەکو سەندیکای هونەرمەندان لەگەڵ بەرهەمهێنانی کاری هونەری نوێین، جا فیلم بێ، دراما بێ، شانۆگەری بێ، کاری گۆرانی و موزیک بێ یاخود بەرهەمهێنانی کاری شێوەکاری بێ. من بەناوی ئەنجومەنی سەندیکای هونەرمەندانی کوردستانەوە پیرۆزباییتان لێ یەکەمە پیرۆزبایی لە کەناڵی کورسات و لە ناوەندی بەرهەمهێنانی زەنێ کە کار بۆ ئەوەکەن درامایەکی نوێ بە ئێمە ئاشنا بکەن. بە ئەفیشی کارەکەی بینم کە کارەکە کارێکی کۆمیدیە. هیوادارم کارەکە کارێکی کۆمیدی ئامانجبەر بێ، ناوەڕۆک بەتاڵ نەبێ، دوور بێ لەو دەستەواژانەی کە پێشتر لە کارە کۆمیدیەکانی کابینیمانە. دیارە و کاراکتەرانە هەمویان کاراکتەری کۆمیدی ناسرا و بەتوانا و هەرێکیان بۆ خۆیان خۆشەویستیان لە ناو خەڵکە هەیە، بەڵام کۆکردنەوەی ئەم هەموو کاراکتەرە گرنگە لە ناو درامایەکە و لە سیناریۆیەکە بەڕاستی ئەبێ کارێک ببینین کە جیاواز بێ لە هەموو ئەو درامانی کە لە پێشتر بینیمانە. هەرچەندە باڵانسی جێندەری نابینم لە کارەکە، بەڵام دڵنیام هەردوو بەیان دەرەقەتی هەر هەمووتانیان بەخوارەوە درامایە. ئەوە لەوە دڵنیام
کەەوە کارێکی باشە بێ. هیوادارم لە پاڵ ئەم ئەکتەرە بە ئەزمونانە لە دراماکە ئەکتەری لاو ببینین، گەنجەکانمان ببینین لە بواری دراماکەمە خۆی بۆ خۆی ئەبێتە دەست پێشخەرێکی کەی هەم کەناڵی کورسات هەم ناوەندی هونەری بەرەمێنانی زەنێ کە دەرفەت بڕەخسێنن بۆ هەلی کار و هەلی نواندن بۆ گەنجەکانمان. دراماوەکو سینەما بەشێکی بۆتە پیشەسازی، بۆتە بیزنس کە ئەمە کارێکی زۆر گرنگە و ئەو کارانی کە هونەرمەندان ئێستایکەنوەکو جاران بە خۆبەخش نەماوە. هیوادارم گرێبەستەکانتان لەگەڵ کۆمپانیاکە و لەگەڵ کورساتە گرێبەستی تۆکمە بێ، نەتوانن ناوەندە هونەرەکان غەدرتان لێ بکەن و ئەگەر پێتان خۆش بێ گرێبەستەکانتان لە سەندیکای هونەرمەندان تۆمار بکەن بۆ ئەوی ئێمە بتوانین دوای داپەشیتان لێ بکەین. ئەگەر لەلای ئێمەش نایکەین، ئەگەر لای ئێمەش نایکەن لە دادنووس من ئەو قسەیان بۆ هەر ئێوە نییە، بۆ ئەم هونەرمەندانە. تکام وایە باشتێکی کەم تکام وایە هەر هونەرمەندێک کارێکی هونەریەکە لەگەڵ هەر کۆمپانیاکە لەگەڵ هەر دەستگایەکی میدیایە کارەکە گرێبەست بکە بۆی مافەکانی خۆی بپارێزێ لەو گرێبەستە، هەم مافی سعاتی کارکردن، هەم مافی ئەو بەشەی کە لە دراماکایە خو لە کارە هونەرەکە بەشدارە و هەم مافەدارایەکانی کە دوایی ئەو مافەدارایانی نەفەوتێتچۆ خۆتان نەزانن و زۆر بەشتان ئەو کێشێتان بەسەراتەوە زۆر جار لە دوای بەرەمێنانی کارە هونەرەکان گلێ و گازندە لەسەر شایستە دارایەکانی هونەرمەندان کراوە. بۆیە هیوادارم ئەم قسەیەم بە جددی وەربگرن و مۆزوعی گرێبەستکردن بکەنە خاڵێکی بنەڕەتی لە کارەکانتانە، نەک لە بەرەوەی ساڵێک دو ساڵ هونەرمەندێک بەشداری کار ناکە. من هیوادارم ئەم بەرهەمە بەرەمێکی جددی و چاک بێ لە پاڵەوەی کە کاری کۆمیدیایە کاڵم جددی لە ناوەڕۆکیە، لە سیناریۆکەیە، لە چیرۆکەکەیە و لایانی هونەری و تەکنیکی کارێک بە کە شایستی ئەوە بێت هەمومان دانیشین بە دیارەوە. دووبارە پیرۆزباییتان لێ یەکەم بۆیە ناوی هەولێر و سلێمانیشم هێنا لەبەرەوەی من ئیمانم بە هەولێر و سلێمانی و ئاشتانە نییە، من ئیمانم بە چوار پارچەش نییە، کوردستان هەر یەکێکە و نابێت بە چوار. زۆر سپاس کاک نیاز. هیوادارم سندیکاها بەخۆ بکەوێ بۆ پشتگیریکردن لە مافی هونەرمەندان دەستان خۆش بێ و ئێمە لەگەڵ کورسات وابزانم ئەگەر پێشوەی باسی خۆمان بکەین، باسی کورسات بکەین، بەرکەوتنمان هەبووە بەشێ لە هونەرمەندانەی کە لێرە دانیشتوون پارسال لەگەڵمان نەبوون، بەر لەوەی دراماکە مۆنتاژ بکرێت مافەکانیان پێدراوە و زۆریشم پێ خۆشە کە لەسەر مافی هەم ئێمە مافی بگەڕێنەوە بۆ کورسات، مافی پارێزین بۆ کۆپیڕایت کە شەوی یەکەم عەرز دەبێت، شەوی دوم لە کۆمەڵی پەیج و ئەکاونت بڵاو دەکەێتەوە لۆگۆکە ژەبڕن. من هیوادارم سەندیکای هونەرمەندان بۆ گڕوتینەوە دەست ناودەست پڕۆژە یاسایەکیان هەبێ بۆ پەرلەمانی کوردستان هەموو ئەو بەشانە. بابەتێکی باشە بروژان، بەڵێ دەست خۆش بێ و ئێمە وەڵاهی هیوادارین ئەوە باش دەست خۆش بێ، بەڵام بۆ نسبەتی با ماف ئێمە ئەکتەرە بەڕێزەکانمان سەرپشت کردووە و بزانم کە ئاگەکرم شایدیەوەم بۆ دە لە کارژێڕی کورسات کە هەمیشە مناقەشەیەوە دەکەین. من زۆر جار دەبێ ئەو شەڕە بکەم کە زووتر پارەکە بێتن و دەوزەیکەینەوە ئینشاڵڵا ئەو شەڕەشمان ئەنجامی هەبوو لەبەرەوەی من بۆ ئەوە دوم بەرهەمە بۆ کەناڵی کورسات بەرهەمی دێنین، هیچ جۆرە خەلەلێکمان نەبوو لە ڕووی گرێبەستەوە. ئەکتەرە بەڕێزەکانی ئەمڕۆ هەمویان لێرە ئامادەن ئەتوانن ئەو شایدی بدەن. کاک عەبدوڵڵا حەمە ساڵح کە لەگەڵ بەشێک لە هونەرمەندە بەڕێزەکان لەو چەند ڕۆژە ماندوو بۆ لەگەڵمان بۆ ئامادەکاری دەقەکان بۆ لەگەڵ کاک زەمیلی مفاخری کەویش لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە ئەرکێ پێ پێسپێررا و دراماکە کاری دەرهێنانی بۆ دەکا. پێم خۆشە کاک عەبدوڵڵا گەر قسەیەکی هەیە بیکە لە زیاتی من سواسی دەکەم. سڵاوتان لێبێ، بە خێراتنی هەموو میوانەکانەکەم کە چەند میوانین و ساحب ماڵن. ئەوەی کە ئەم کاری ئەمە دەستمان داوەتێ و پێهەڵاسین کارێکی ئەشێ زەحمەت بێت، بەڵام ناشێ مستەحیل بێت. تەنها ئەرکەکە ئەکەوێتەوە سەر ئەستۆی هونەرمەندەکان، ئەویش بەچی بە ئیلتیزامیان بە مەواعیدەوانە یاخود مەسەلا سەرپێچی نەکردن لە پابەندبوون بەو کاتانەی کە پیان بۆیان دیاریەکرێت. هەموو جارێ تووشی ئەو کێشەیە ئەبینێ، مەجاری وایە ستافەکە ئامادەیە، بەس ستافی تەسویر و بە ستافی ئیخراج و بەستا هەمویانەوە ئامادەن، یەکێ لە هونەرمەندەکان دوا ئەکەون ئەبێتە باعیسی ئەوەی خەلەل بکەوێتە ئیشەکەوانە. ئەم ئیشە لەبەرەوەی ڕوایەکی وازەحی لەسەر نییە تا ئیستا بە تەواتی نەسەکە کامل نەبووە و نەهاتۆتە پێشەوە، هەنێ معەڕەزە بۆ گۆڕانکاری تایە.
ئەم گۆڕانکاریە ڕەئی هونەرمەندەکان ئەخوات لەلامان هەچ هونەرمەندێک هەچ ملاحەزەیشیە بێت لەسەر هەچ مەشهەدێک ئێمە وەکو ستافی بەرهەمهێن و وەکو ستافی تەمسیلیش هەمومان بەعام بە یەکەوە شانۆکارەکان جۆرایڵی هەموو ملاحەزەیشن کە بۆمان دێت ئەمە لێرە کە ئەم نقطەیە وازەحەکەمانێ لەبەر ئەوە نییە کە گوایە ئیشەکە هیچێکی لاوازە ئەمانەوە ئیشەکە لەوە بەهێزتر بێ کە تەسەوریەکەین و تەمەنای سەرخستتان بۆ ئەەکەم و ئینشاءالله سەرکەوتووە بن کۆتایی دەست خۆش هەڵبەتە ئێمە مەرحەلەی ئامادەکاریمان هەتا ئێستا دەتوانین بڵێن 1970 بڕیوە و بەشێکی دیکە هێشتا ماون و لەسەر مەسەلەی زێندەر کاگنیاس پێم خۆش بوو بیرم سوجای بمەوە بابەتی زێندەر لە کاری ئێمەدا وجودی نییە ئەمە نەسەکە خۆی تەڵەبی کەسێک دەکا کە پێویستی بێ ئەم دوو ئەکتەرە بەڕێزە کە هەردووچیان بەیان خانن لە پۆستەرەکە ئامادەن پۆستەرەکارەوە نەجێدە بۆ باوەڕ کە دوێنێ شەو کاک شوان فەقیرەکە خەریکی و دیزاینە بوو چکە چەند ڕۆژە مەراسیمە هەر ویسمان بیکەین کاکەکرم پێی دو ئاخستین یعنی ئەمە توانین ئەو لێ بەشێکی لە حاجیەکرم بکەین لەبەرەوەی ئەکتەرە بەڕێزەکان بەشێک شایستێرە ئامادەن ڕسمیان نییە بە داوای لێبرتن وەگە ناوەڵا کاکە ئەمە ئەو بابەتە لای ئێمە زۆر باشی ڕچاو کراوە و دڵنیابن ئەکتەری دیکەش لەو درامایە ئامادەیی دەبێت وتاری دەستگای میدیایی کورسات لەلایەن ڕۆزەخان و پێشش دەکرێت با بفەرمێ سڵاوتان لێبێت میوانە بەڕێزەکان هونەرمەندانی ئازیز بە ناوی دەستگای میدیایی کورساتەوە بە خێراتتان دەکەین ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە بۆ کورسات و بۆ ئێوەش لە مێژووی دەستگای کورساتدا وێزگەی لەو شێوەیەمان زۆرە بەڵام ڕەنگە دراماکەی ئەم جارەمان جیاوازتر بێت هەروەک دەبینین لەم هۆڵەدا خۆشبەختانە کۆمەڵێک هونەرمەندی گەورە و دیاری کوردستان خۆیان لە بەرهەمێکی درامیدا دەبینەوە درامای سەمەرا کۆمەڵێک چیرۆکی جوانە و خاتوونی نووسەر بێگەرد حەمەسەلیم نووسیوێتی و هەروەها هونەرمەند ئومێد کەمال سیناروی بۆ نووسیوە و بە هەماهەنگی لەگەڵ دەرهێنەری بەڕێز جەمیل مفاخری ئەو لیژنەیە کە لەلایەن دەستگای میدیایی کورسات و ناوەندی بەرهەمهێنانی زەنێ لەسەری ڕێکەوت بوون پەسەند کراوە و کاری لەسەر دەکرێت خۆشەویستان ئەم درامایە درامایەکی ئاسایی نییە خۆی لە 40 ئەڵقە دەبینێتەوە و پێویستی بە کاتێکی زۆرە بۆ ئەوەی دراماکە بە چاکی بێتە بەرهەم بۆیە ئێمە وەک دەستگای میدیایی کورسات کاتێک ئەو ئەرکەمان خستۆتە سەر شانی بەڕێزانمان لە ناوەندی بەرهەمهێنانی هونەری زەنێ ئەوان دەسەڵاتی تەواویان هەیە بەسەر چۆنێتی بەڕێوەچوونی پرۆسەی بەرهەمهێنانی زنجیرە دراماکە بۆیە داواتان لێ دەکەین هیچ هونەرمەندێکی بەڕێز کورسات نەکات وێزگەی گەڕانەوە بۆ هیچ داواکاریەک سەبارەت بە دراماکە چونکە ئێمە وەک دەستگای میدیایی کورسات دواقسە لە بەڕێز کاک عەبدولغەفار عەبدوڵڵا کە ئەرکی بەرهەمهێنانی دراماکەی لە ئەستۆیە و خاوەنی ناوەندی بەرهەمهێنانی هونەری زەنەیە بۆیە ئێمە وەک کورسات پشتیوانیان ئەبین لە مانگی ڕەمەزانی ڕابردوودا لە ڕێگەی درامای تازەباو ئەو ڕێگەیەمان تاقی کردەوە لەگەڵ ئەم ستافە و بۆمان دەرکەوتووە بە شێوەیەکی زۆر شەفاف و بەبێبوونی هیچ شتێکی ژێربەژێر و لابەلا هەردوولا لەگەڵ یەکتری هەماهەنگ بوون بۆ چۆنێتی بەرهەمهێنانی دراما بۆیە داوا لە سەرجەم ئەکتەرە بەڕێزەکانەکەین پابەندی کات و ساتی ڕیکۆردی دراماکە بن و ڕۆژانی وێنەگرتن پێویستە زۆر ئاگدار بن چونکە هەر ئەکتەرێکی بەڕێز کە گرێبەستی بۆ کراوە و بە تایبەتی ئەوانەی بڕیارە کە لە دراماکەدا زۆر دیار و بەرچاو بن تکایە پابەندی ڕێنمایی و پێشنیارەکان بن کە لەلایەن بەرهەمهێنەر و ستافەکەیەوە بۆتان پێشنیار دەکرێت لە کۆتاییدا پیرۆزبایی لە هەموو لایەک دەکەین ئومێدمان وایە هونەرمەندە ئازیزەکانی هەولێر کە لەگەڵمان بەشدارن و بەخێر بێن و سوپاسیانەکەین دەست لە ناو دەست لەگەڵ هونەرمەندانی سلێمانی هەماهەنگ و تەواو برابن بۆ سەرخستنی ئیش و کارەکانی زنجیرە درامای سەمەرا دیارۆکە موشتانەزانن دەستگای میدیایی کورسات پشکی شێری بەر ئەکەوێت و هەمیشە پێشەنگ بووە لە بەرهەمهێنانی درامای کوردیا و بە تایبەتیش دراما ناوخۆیەکان هەروەها ئێمە بەشی دۆبلاژی کورسات
کورساتمان هەیە کە لە ستافێکی زۆر گەورە و پرۆفشناڵ پێکاتوە هەمیشە هەوڵی ئەویان داوە ئەو درامایانەی ئەو دراما بیانیانەی کە گونجاوە بیهێنن و وەری بگەڕنە سەر زمانی کوردی و هەموو تاکێکی خێزان بەبێت دوو دڵی بتوانێت تەمەشای بکات. هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکتانە خوازین بە هیوای ئەوەی بە زووترین کات بتوانن کار لەسەرم درامایە بکەن و سەرکەوتوو بوون. زۆر سوپاس. داوا لە بەڕێز کاک دێری لەتیف ڕەشید دەکەم بێ ئەم چیرۆکەی کە تا ئێستا ئامادەیە پێشەشی کاک جەمیلی بکە بۆ دەستپێکردنی کارەکە. کاک جەمیل تۆش فەرموو. پیرۆزە دەستان خۆش. دەستت خۆش بێت. زۆر بە کورتی نەکەکەم من زۆر کەم لە شوێنان قسایەکەم و زۆر کەم لە شوێنان خۆم دەرەخەم بەڵام حەزەکەم هەر یەک قسەیەکی زۆر کورت بکەم لەسەر کورتسات بە تایبەتی لەسەر هێڕۆخان و بەڕێز مام جەلال کە بە بەردەوامی پشتگیری هونەری کوردیان کردووە و کە دەستگای میدیای کورتسات هەم وەکو مناڵێکی ماڵی ئەوان بووە کە ئێمە ئەبێت هەمومان بیپارێزین و بتوانین کە بەردەوام بین لەم کارە هونەریانە و ئیشی جوانتریش بکەین و قەت ئەوان لە یاد نەکەین کە ئیشی هونەری لە کورتسات بکەین. هەر ئەو بەشە کورتم وەس بڵێم سپاستان ئەەکەم و زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. سلام و ڕێز ئازیزان و خۆشەویستان ببورن منیش زۆر ئەهلی قسە نیم حەزەکانم قسەکانم لەسەر سێت بکەم زۆربەی لە قسەکان خۆشەویستان کاکەواڵ بەڕێزان هەمووتان ئەو قسانەی کە قرار بوو بوترێ وترا لێرە من فقط دوو نوکتەی چکولە عرض دەکەمە خزمەتان. یەک ئەوەی کە من ئاگادارم ئەم بەڕێزانەی ناوەندی بەرهەمهێناری هونەری زەنێ لەگەڵ کاغەفارە هەمویان بەڕاستی ماندووبوونیان پێوە دیارە زۆر زۆر زەحمەتیان کێشاوە هەوڵیان ناوە چ لە باری فەنیە و چ لە باری هونەرمەندە بەڕێزەکانەوە جەماعەتێکی زۆر باشیان کۆ کردووەتەوە. من دڵنیام وەکو جاران بتوانم لە خزمەتم بەڕێزانە بم و قەزیەی ناوەرۆکی چیرۆکەکەمان کە کاکومێدە و دڵنیام کاکومێدیش زۆر ئەو شتانەی کە من تا ئێستا خوێندومەتەوە زۆر زۆر هەوڵی یاوە لە باری تکنیکی و لە باری ناوەرۆکە وەکو فیلمنامەی ئەمە ئەو نازان بەدڵ خۆشیەوە ئەتوانین بڵێن فیلمنامەنویسێکمان هەیە کە خەریکە لە باری تکنیکیە و خەریکە ئەنووسەوە جێ دڵخۆشیە. من لە باری هونەری و تکنیکی و فەنی و دەرهێنانەکەی ئەو وەعتانە پێم کە ئیشەڵا بتوانین بینەرەکانمان ڕابگرین جگە لەو قسەی کاکەواڵ کە فەرموویان ئێمە مەسئولیەتی ئیجتماعیمان هەیە یانێ بەرپرسایەتی کۆمەڵایەتیمان هەیە هەروای کە لێرە وترا نابێ فقط شاشە و ئانتن پڕ بکەینەوە و تەواو. ئێمە لە تەواوی بوارەکانە ئەو مەسئولیەت و ئەو تەعهودەی کە هەمانە لە مقابڵی بینەرە ئەوێ ئەنجامی بدەین و دڵنیاین یانێ توانامانە خەین لەگەڕ دیسانەوە. مەمنونم سلێمانیش هەمیشە شاری دوومی من بووە لێرە هەستم بە غەریبی قەت نەکردووە. سپاستان کرد. هەڵبەتە ئەمە قۆناغی یەکەمە بە هەموو شتێک هەر باز نەکەین و نەڵێین. من وەکو خۆم زۆر سپاس و تەقدیرم هەیە بۆ هەموو ئەکتەرە بەڕێزانی کە لەگەڵمانن. ئێمە بڕیارمانداوە لەگەڵ کاک جەمیل هەموو شتێ لەبەرچاو بگرین بچووکترین پێشنیار ئەم ساڵیش بۆی دەستوبردمان کردووە. ڕەنگە زۆر کەس بڵێ هێشتا ڕەمەزان ماوێتی بەڵام 5 مانگی ماوە. ئەم 5 مانگە ئێمە پێویستمان بۆ کاتە هەبوو کە بتوانین بەیەکەوە ئامادەکاری ئەمەدەسازێکی باش بکەین. بابیریشم نەچێت دکتۆر شێرکۆ عەبدوڵڵا بڕیار بۆم درامایە بنووسێ هیوای سەلامەتی بۆ دەخوازم بە ناوی خۆمان و دەستگای میدیای کورسات چونکە بەڵێنەکەوا بوو بەڵام بەداخەوە ئەم بارە تەندروستیە تۆزێک بابەتەکەی بۆ ئێمە گۆڕین ناچاریش بووین کە ئەم بابەتە بە شێوەیەکی زوو بڕیای لێ بدەین. من با لەسەرم نەکەوێت پێم خۆشە ئەو هونەرمەندانەی کە دایانەیەکێک کە ببڕن
بێن لێرە ئامادە بن لەگەڵمان من دوان هەڵبژێرم بە کاک ئەحمەد زۆڵاش دانەیەک هەڵبژێرێ من عمەری کەریماغا بابێتن فەرموو لێ کاک مستەفا با بەیان بۆم باش بێ وەکو ئافرەت بە مەسەلەی جێندەرەکە دیسان تازە نەبێت کاک دکتۆر تۆش لەگەڵیان وەرە حەزەکەی پەلەمە کەستە بۆ دێن مامۆستا ئیبراهیم حەکیم تۆش فەرموو وەرە